ئێستا هەیە لە ئەوروپا باوەڕکەن هەیە لە ئەوروپا بەن منە لە سوید لە نەرویج ئیتر نازانم لەوەچە لە ئەڵمانیاش خەڵک هەیە لە دایک و داپیر و ئەوانەیەوە شتی پێ دراوە تەسەوورکەن فرۆشتیتی بە چەند یۆرۆیەک بە هەزاران نەفەر فرۆشتی بە چەند یۆرۆیەک لە کاتێکە بایی چەند سەد یۆرۆیە نەفەرە زان بازرگانیەوەکە یعنی بازرگانیەوەکە ئەچێ شتی و کەسانەکڕێ جاوەرە ئەم نەفرە پێ بڵی با بەەوە تۆ فرۆشتتە بە 5 یۆرۆ ئەو بای 5 یۆرۆ نییە ئەو بای 300 دۆلارە جا ئەگەر شتێ باشە نەزانی نرخەکەی کارەساتە منم شەومەوەی پێ بڵم چی باشە و ئەگەر شتێ بە نرخە ئەبێ ئیستیسماری تیا بکەی بە قوربانی تیابێ و بێ هەوڵی لەگەڵ بی ئێستا تۆ چالاکردنی مێشکت تەواو باش ئەگەر بێت و ئەزمونێ وەرگری لەسەر فێربوونی عیلم و لەسەر لەبەرکردنی عیلم و بەردەوام بوون دڵنیا بە بزانی خەریکی چی ڕۆژێک نانی ئەو ڕۆژانە ئەخۆی باشە جا چی بکەین پێویستمان بەچیە وەڵامی ئەوە تێمە یەکێ لەو شتانەی کە زۆر گرنگە هەوڵ بە ڕاهێنان بکە حل لە زمانەکەی خۆتەوە ڕاهێنان بکە لەسەرەوەی جوان قسە بکە ڕاهێنان بکە لەسەرەوەی جوان بنووسیت بە کوردی معقولە هیوا هەیە شەهادەی بەرزی هەیە عەریزەیەکی بۆ نانووسرێ داواکاریەکی بۆ ناکرێ نامەیەکی ڕێکوپێکی بۆ نانووسرێ بەڕێزان تەماشای ئەتەکێتی ناردنی یەک نامە بکەن هیوا هەیە ڕاتەگرێ نامەکەی ڕاتەگرێ یەک ئەتەکێت ئەزانێ ئەتەکێتی نووسینی نامەیەک چۆن کەواتە ئەمە زمانەکەی باشە زمانی خۆت باشکە چ زمانی نووسین چ زمانی ئاخاوت قسەکردن یەکەم شت بە کوردی دوایی کوردی با پێت بڵێن کوردی هەری زانیت بەڵام باشیکە ئێستا ئەمە پێت بڵێن دامەنیشە دڵنیا بە لە ئایندەیەکی نزیکە 2-3 زمان نەزانی لە هیچ شوێنێکی باش جێت نابێتەوە هەر ئێستا ژوای لاتەوە 2-3 زمان نەزانی جێت نابێتەوە بۆ ئێستاکەی وەزعی کوردستان یان وەکو ڕەگ و ڕیشکی عالەمی ئینگلیزی وەکو زمانی دایکی لێ هاتووە چۆن ئینسانێ زمانی دایک نەزانێ یعنی چیە زانێ زمانی ئینگلیزی وای لێ هاتووە ئێستا ئینگلیزی هەرە زەرورترین شتەکە تۆ بیزانیت باوەڕکەن مامۆستایانی ئاینی ئێمە بیان زانیا ئینگلیزی چەند گرنگە خۆیان فێرە بەس نازانن کە چەند گرنگە هیوامان هەیە با بڵێم کاری بانخوازیە باشە بڕۆ تەماشای بانخوازەکان کە بە ئینگلیزی قسە ئەکەن وەرە تەماشای بانخوازەکان کە بە کورد دەقسە ئاستیان تێگەشتنیان ئوسلوبیان کاریگەریان هەرزوو ئاسمانی فەرق بڕۆ تەماشای بە ئەو بانخوازانە بکە کە بەس بە عەرەبی قسە ئەکەن و بەس عەرەبیە زانن بڕۆ تەماشای ئەو بانخوازانە بکە کە ئێستاکە لە ئەمریکا و لە زۆر وڵاتی دنیا قسە ئەوەی ئینگلیزی بزانێ و عەرەبی بزانێ گوێگری لەم گوێگری لەو حەقەکە زانیت بۆ یەکێک لە شتەکان ئەوەیە ئینگلیزی نەزانی زۆر ئاگاو لە دنیانی بەڕاستی ئینگلیزی نەزانی زۆر ئاگات لە دنیانی ئاگات لە ڕیسێرچەکان نییە ئاگات لە گۆڕانکاریەکانی دنیانی ئاگات لە حەقیقەتی وەزعی مرۆڤایەتی نییە ئەمە ئینگلیزی زانین کە وتم بۆ مامۆستایەکی ئاینی گرنگە ئیتر هیچی دیان نامێنێتەوە ئەی بۆ کەسێکی اختصاصی کیمیا فیزیا بیرکاری سایکۆلۆجی کۆمەڵناسی ڕاهێنەرێکی وەرزشی پێویستی پێی نییە شارەزایکی خۆراک ئایتی وانە بەبێ ئینگلیزی ئیشە ناڕوا لە شتانی تریشە کەواتە یەکەم شت ئینگلیزی زۆر گرنگ دووهەم ئازیزان عەرەبی بۆ مەنتیقی ئێمە زۆر گرنگ بە تایبەتی ئەگەر تێ ئیشێکی دەستکەوێ عەرەبیکی عێراقی بازاڕیش بزانی فریاتەکە بەڵام خۆ ئەگەر عەرەبیکی قوڵی باش بزانی عەرەبی عێراقیەکە بە 2 ڕۆژ فێریە بیت و کێشەت نامێنێت کەواتە ئەمە زانینی عەرەبی بەڵام بام پێتان بڵم
ئەگەر سبەی ئەتەوێت لە دنیا جێت بێتەوە زمانی تریش هەیە کە زۆر گرنگ. من شتێکتان پێڵم زۆر دڵسۆزانە پێتان ئەڵێم بۆ ئەوەی ناڵم کە لە سۆشیال میدیا بڵاو بێتەوە، بۆ ئەوشی ناڵم کە تخوا بڕی بە کەسی تر بڵێ، چونکە لەوە چێ خەڵکانێکە من قسە و لێ وەرن نەزانم تو ئەم قسەی لە من وەرەگری. وەرە بیر لە دنیا بکەرەوە، بیر لە دنیا بکەرەوە، بچوو بیر مەکەرەوە. مەڵێ مەسەلەن من کچم تەلەبی ئەعدادیم لە ماڵەوەم 5-6 ساڵیکە دنیا ئەگۆڕێ، 5-6 ساڵیکە لەوە ئەچێ کوردستان خەتەرتر بێ، کچەکە و بەتەنها بنێری بۆ کەنەدا باشتر بێ. نازانیت، بەڕاستی نازانیت. یعنی ئەوەی بێت وەسعەکە بزانێ، ئەزانێ ئەوەی دنیا بگەڕێ، ئەزانێ بیرکردنەوەی مەنتیقەکەی خۆی کاتی خۆی لەوێ بۆ چەندێک غەڵەت بووە، کەواتە بە بیرکردنەوەی ئەو خەڵکانی کە لەوێ بۆ خۆیان تەپیون بیر مەکەرەوە. وەرە تۆزێت دەرەوەی سنووقەکەەوە تەماشایەکی وەزعەکە. سبەی تۆ پێ ئەچێ هەلی خوێندنت بۆ بەڕاسی یان هەلی ئیشکردنت بۆ بەڕاسی، کە ئەمە هەلی بەرەو پێشچوونە و شتێکی گەورەیە. داواکاریەکە ئەوەیە کە تۆ دووسێ شت بزانیت، کەفاءەت هەبێ. بەڕێزان کەفاءەت هەبێ واتە تۆ هەر ئەبێ بخوێنیت، هەر ئەبێ شارەزابی، هەر ئەبێ شەهادەکەت هەبێت. ئەی دوای ئەوە زانینی ئینگلیزی لە ئاستە بەرزەکە. ئەمە یەک. دوو، ئەمە زانینی ئینگلیزی لە ئاستە بەرزەکەیە. دووهەم هەوڵ بەشتی تریش بزانیت، هەوڵ بەشتی تر بزانیت. بۆ نمونە یەکێکیکە لە دوای زمان کە زۆر گرنگە بابەتی تەکنۆلۆژیایە. تەکنۆلۆژیا لەوە ئەچێ بڵێ من ئیشی ئەوەم نییە فێری نازانم نێتوەرکی، باسی نێتوەرکین ناکەین، باسی پرۆگرامینیش ناکەین، باسی گەیمین ناکەین، باسی دروستکردنی ئەپلیکیشن و دیزاینی سایت ناکەین. تۆ زۆر ضرورە کە لە بواری ئایتی ئەوەنە شارەزاییت هەبێ سبەی لە شوێنێ پەکە کەوت زانیت بە مانگێ شتەکە فێرەبی، بە 2 مانگ بە 3 مانگ فێرەبی نەجات هەبێت. ئەبێ دەسوپلت هەبێت، دەسوپلی لاپتۆپت هەبێت. خۆتان ئەم مشکاریەکەم زۆر دڵسۆزانەیە و لە ناخی دڵمەوەی بۆتان. معقول نییە لەم سەردەما تۆ نەتوانی بە خێرایی بنووسیت، واتە دەست خەیتە سەر کیبۆردەکە بگەڕی بۆ پیتەکان، یعنی نەخوێنەواریت. بەجددی لێم وەرگرە، دەستی خستە سەر و کیبۆردە، نەوتوانی بەبێ تەماشاکردنی کیبۆردەکە بنووسی نەخوێنەواریت. باوەڕم پێ بکە نەخوێنەواری پێت ناخۆش نەبێت. ئەگەر هاتوو چوویتە محازەڕەیەک لاپتۆپەکەت کردەوە فریا نەکەوتی تێبینی بنووسی، زۆر لە دواویت. من ئەم قسانە بە دڵسۆزی بۆ تۆ ئەکەم، تکا زۆر بەجددی لێم وەرگرە. ئەگەر چوویتە محازەرەیە لاپتۆپەکەت کردەوە نەوتوانی ئاواهی گوێ بگریت و تێبینی بنووسی، زۆر لە دواویت. ئەبێ بەزەیت بە خۆتا بێتەوە. ئەمەی کە من پێتانەڵم ئەکرێ، یعنی ئەمە من باسی شتێک ناکەم تۆ نەتوانیت، من باسی شتێکم تۆ ئەتوانی. دڵنیا بە زۆر بەجددی بە 2 هەفتە، بە 10 ڕۆژ، بە 1 هەفتە، بە 5 ڕۆژ احتیمالیە فێر ببی دەستخەیتە سەر لاپتۆپەکە و تایپ بکەی بەبێ ئەوەی تەماشای کیبۆردەکە. من دڵنیاتەکەم بە 1 هەفتە فێرە، بە 1 هەفتە فێری ئەوە بەرنامەی طەباعە هەیە، بە عەرەبی هەیە، بە ئینگلیزی هەیە، تایپ فاستین هەیە، هەموو شتێک هەیە. تۆ ئەگەر تا ئێستا ئەم قسەیەت نەبیستووە کەواتە تۆزێ وەرە دەرەوە لەو چاڵە. من حەز دەکەم هەر یەکێک لە ئێوە سبەی ڕزگارتان ببێ ئازیزان. من یەک نمونەتان پێڵێم، باوەڕکەن من شەو ڕۆژ بیرم لای ئەوەیە چی بکەم شتێ بکەم ئێمە 1000 گەنج ڕزگارکەین. ئەگەر 1000 گەنج ڕزگارکەین یعنی 1000 عایلە ڕزگاریە بێت. ئەگەر عایلێ ڕزگاری ببێ هەر خەیروبەرێکی بۆ دەوروبەرەکەشیە بێت. بەچی ڕزگار دەبێت؟ من ئێستا بە ئێواڵە وڵاتی ئەفریقیمان هەیە زۆربەی خەڵکەکە نەخوێنەوارە. دەی وەرە مقارنەی وەرە بزانم چیەکی لە وڵات زۆربەی نەخوێنەوارە.
شەریکەیە کە ئەڕواتە ئەبێ مۆزەف لە وڵاتێکی کۆ بەرێ بۆ خۆی نەفەری شتیانی تعینیکە ئێکەواتە ئەو وڵاتە بۆ نەخوێنەوەرە بۆ نەخوێنەوە لەبەرەوەی ئەم وڵاتە تا ئێستاکەش مستعمەری بۆ نمونە فەڕەنسایە وڵاتی فەڕەنسا ئیهمالی کردووە خێر و بێرەکەی بە خەڵکەکە بە نەخوێنەوەری ماون بەڵام خەڵکەکە خۆی بیر ناکاتەوە خەڵکەکە خۆی لەناو کارە ساتایە ئەیچی ناخۆیانە بیریان کردایەتەوە بۆ تا ئێستاکە لەژێر دەسەڵاتی ئیستعمارا بێت جا من یەک شتام پێڵم نەفەر هەیە ئەو ئەفریقایی تۆ بە دواکەوتوویە زانین نەفەر هەیە لەو ئەفریقایە خۆی و لاپتۆپەکەی و ئینتەرنێت ئیش بۆ مایکرۆسۆفتەکە ئیش بۆ گوگڵ ئەکا گەنجێکی کوردی ئێمە لە کوردستان دانیشتووە لاپتۆپی هەیە و ئینتەرنێتی هەیە بۆ خەریکی فەیسبووکە فەیسبوک بۆ مانایی کە کاتەکانی بە فەیسبوک بکشێت نەک بۆ مانای شارەزاییتیا هەبێت وەرە من شتی پێ بڵێم ئەها چاو بکەیتەوە خەڵک هەیە لەو ئێرانە کە نان نییە بیخۆن کە ئێران وەزعی زۆر خراپە لەو ئێرانە بە ئینتەرنێت ئیشەکە ماڵانە $1000 و $2000 دەسەکەوێت ئەی بۆ گەنجێکی کورد لە کوردستان ئەڵێ من بۆ ئینگلیزی فێر بم خۆ تەعینان نییە بۆچی بیر لە تەعیناتەکەیتەوە بۆ بیر لە تەعیناتەکەیتەوە بۆ بیر لەوە ئەکەیتەوە کە بچی تەعینی حکوومەتی هەرێم بیکە ئەوە وەزعەکەیە من مۆزەفی حکوومەتی هەرێم نەبووم وازم لێ نەهێناوە بۆ هەر لە سەرەتاوا بیر ناکەیتەوە من گەورەترین زەرەر کە کردومە چوون خۆم تەعین کرد کە ئەو زەمانە مەعاشیش باش گەورەترین زەرەرم کرد 10 ساڵ عمرمان بەزایە ڕۆشت بە 2 ساڵە توانی ئەوە بکەیت بە ساڵێتون خۆ ئەسڵ ڕۆژت یعنی ئەوە نەبوو بڵێ وەڵا شتێکمان کرد بە شتێک مەعاشی 10 ساڵی مامۆسایەتی کۆکەرەوە هیچ ناکات بەڕێزە هەر کۆشی کەیتەوە هیچ ناکۆ کۆش نابێتەوە بچووک بیر مەکەرەوە ئەگەر دەور و بەرەکە و زۆربەی فەقیرە نانیە بخوا وا مەزانەی تر تۆ لە برسا ئەمریت شەیطان یعیدکم الکفر والفقر بەردەوام شەیطانی وعدە پێیە ئەڵێ بەخوا ئەمری لە برسا نان نییە بیخۆی ئەڵێ پەلەمەکە ئەڵێ شەیطان وعدتان پێ ئەیە بە هەژاری خوا ئەفەرمێ خوا کەواتە شتێک ئێمە ناخیتووە زوو وعدە پێیە بەخوا ئیفلاسەکەی کورە بەخوا پارەکە شۆ دەسێڕەوە کورە نازانم هەر ئیش نییە نان نییە بیخۆی فەقیرە ئەکەویتە سەر جادە ئەوە ئیشی شەیطانە و ئیشی ئەو کەسانەیە لەگەڵ شەیطانە وانییە ئەگەر چاو بکەیتەوە دڵنیا بە وەزعەکە گۆڕا من ئەم قسانە ئەەکەم لەوە ئەچێت و 6 مانگە بیرە قسانی من بکەیتەوە لەوچە 5 ساڵی تر بەڵام تکایە ئەمڕۆ بیری لێ بکەرەوە چی پێویستە بۆ ئەو وەزع تو ئینگلیزی نازانی یا ئینگلیزی ئەزانی بەس خەریکی خوێندنەوەی کۆمەڵێشتی یا بەس خەریکی تەماشاکردنی کۆمەڵێ ڤیدیۆی بێسوودی با ئینگلیزی بزانی تۆ ئەگەڵ لە دنیا نییە دیسان کەواتە ئەگەر بە دوای شتا ئەگەڕێی وتووریانە بە نەفسێتێکی باش ئینگلیزیکی باشە زانی عەرەبیەکەت باشەکەی ئازیزان ژیان پەگۆڕێ ئەمڕۆنا 2 ڕۆژی تر چەندین نەفەر لەبەری ئینگلیزیان زانیوە ئێستا لە ئەمریکان ئێستا لە کەنەدان ئێستا لە ئەڵمانیان ئێستا لە بەریتانیان ئێستا لە ئوسترالیان چەندین نەفەر بۆیە ئێستا ماوەسای زانکۆن چونکە زمانی ئینگلیزیان نەزانی من ڕەفیقم هەبوو بەس ئینگلیزی خۆی فێری ئینگلیزی کرد باوەڕکەن هیچی کرد کە ئینگلیزی فێربوو زیرەک بوو باوەڕ کە شەهادەی مەعهەدیە بوو ئەم ساڵ دکتۆراکی تەواو کرد لە یەکێک لە مهمترین شوێنەکانی ئەمریکا بەچی ئینگلیزی نەزانیە ڕێکەوتە ئەو شوێنە ئەو هەلانە ئەو سکۆلەرشیپانە ئەو خوێندنانە ئەو کۆمپانیانە ڕێی نەئەکەوت کەواتە چاوت بکەرەوە دەروونێکی ساغ و بەهێز بزانە بە دوای چیا ئەگەڕێی گەنجی حەیفە ئەڕوا زۆر ناخۆشە ئێستا گاڵتت بە قسەکانم بێت 10 ساڵی تر پەشیمان بیتەوە من نامێت لەو جۆرە کەسانە بیت جا لێ هاتوویە ئەکادیمیەکان زۆر گرنگن ئازیزان بۆ ئیش گرنگە بۆ دنیا خوێند واتە ئێستا تۆش دووشت هەیە ئیش خوێندن ئەم دووشتە کارکردن و خوێندن ئەمانە بۆ تۆ گرنگن جا چی گرنگە جارێکی تر پێتەڵم زمان گرنگە بەکارهێنانی کۆمپیوتەر گرنگە
تایپی خێرا گرنگە، خوێندنەوە گرنگە، بزانی چۆن سێرچکەی گرنگە، خۆت فێری هەندێ بەرنامە بکەی گرنگە، خۆت فێری یەک دوو زمان بکەی گرنگە. باوەڕکەن ئازیزان، من ئێستا پەشیمانم کە بە شەرتێ من لە چاو دەوروبەرەکەم من کاتم زۆر کەم بەزایەوە. ئەوەی من بناسێ ئەزانێت دایمە مەشغوڵ بوو، بەڵام سوپاس بخوا مەشغوڵیشتی باش هەر لە ئیعدادی و متەوەستەوە من یا لە هۆڵی وەرچی بووم، یا لە کتێب خوێندنەوە بووم، یا لە مزگەوت بووم. چ زەرێکم کرد؟ ئەوان ڕەفیقەکانم دایمە لە پیاسەکردن بوون، ئەوان چیان بەدەستیانە؟ ڕەفیق یعنی خوا نەخواستم وەستم یعنی کە ئەڵێم ڕەفیقەکانم یعنی هاوتەمەنەکانم ئەوانەی کە ئەو زەمانە لەگەڵ منە ژیان، ئەوان چیان بەدەستێنە؟ ئەوانی پیاسیان کرد، ئەوانەی هەر خەریکی تەماشای تەلەڤیزیۆن بوون چیان بەدەستێنە؟ چیان کرد بە چی؟ جا ئازیزان ئەکرێ تەماشای تەلەڤیزیۆن بکەی بۆ پشوو، من بۆ پشوو تەماشای تەلەڤیزیۆنەکەم، من بۆ پشوو تەماشای ڤیدیۆیەکەکەم تەماشای، من بۆ پشوو ئەوەکەم هەیە، هەر ئیشی ئەوەیە. من خەڵکە ناسم هەموو جارێ خۆشی ئەیود بە هەر بە سوعبەتەوە ئەیود وەڵا لەبەر بەتاڵی مەجای هیچمان نەماوە. باوەڕکە خەیلی هاتووە هەندێک کەس لەبەر بەتاڵی مەجای هیچی نییە، نابێت لەو جۆرە کەسانی عمر ئەڕوا ناگەڕێتەوە. خۆت فێری زمانکە، کتێبێکی زۆر بخوێنەرەوە، گوێ لە محازەرەیەکی زۆر بگرە. دنیا پڕ لە ئینسانی عاقڵ، ئەو کتێبانی کە نووسراون عەقڵەکان نووسیویانە، زیرەکەکان نووسیویانە، خاوەن ئەزموونەکان نووسیویانە. بەڵام مەرج نییە هەموو کتێبە، بەڵام دنیای کتێب لەو جۆرە هەیە. لەم چاڵە نەیتە دەرەوە، تەماشای دەرەوە نەکەی چەند گەورەیە، هەر بە داماوی ئەمێنیتەوە با نەبیتە قوربانی. من حیفم لێ، من زۆر خەفەت دەخۆم بۆ گەنجی کورد. باوەڕکەن ئەگەر بە شۆڕش بگۆڕایە ئێستا ئەهاتمەوە نیای ئەو شاخان. ئەگەر بە شۆڕش ژیانی گەنجی ئێمە بگۆڕایە لەوانە ترسنۆکتر نیم کە ڕۆژێ بەو شاخەوە بوو. بەڵام بەچی ئەگۆڕێت؟ بەم قسانە ئەگۆڕێ، وەرن ئەگۆڕێت. اینجا مەرجێت تۆ دوای ئەم قسانە یەکسە بزانین چی بکەیت، چکەم کات نییە. ئێستا بۆ نمونە ئەم فرسەتە ئێمە لە نزیکی 200 و چەند تەلەبە ئێستا 91 نەفەر لەناو ئەم هینایە ئەم لایڤە، خۆ هەموو کەسێ نایەوێت. جا ئازیزان نزیک بەرەوە لە چی؟ لە زمان بە زمانی ئینگلیزیش نا، بەڵام ئینگلیزی زۆر زارورەکە بیزانێت. ئێستاکە لە دنیا ئەو زمانانی کە گرنگن زمانی فەڕەنسی گرنگە، زمانی ئەڵمانی گرنگە. ئەگەر زیاتریش بڵێم بەڵێ زمانی ئیسپانیش گرنگە، زمانی سینی گرنگە، ماندەرین زۆر گرنگە، زمانی ڕۆسیش گرنگە. بەڵام احتیمالی هەیە بەرەی ڕۆژ ئاوا سەرکەوتوتر بن بەسەر سین و رووسیا. ڕاستە شتێک هەیە کە ئاماژەیەکی قورئانی هەیە کە تا قیامەت مەسیحیەکان سەرکەوت باشە. ئەغلب مەسیحیە و ظاهیرەن ئاماژەیەکی قورئانی بەوە هەیە. بۆیە تەسەور ناکەم ئەمریکا بە ئاسانی بشکێ لە بەرامبەر سینە و بینیمان رووسیا بەو هەموو هێز و دەسەڵاتەوە چۆن بەدەست ئۆکرانیاوە کردیانە بەفرین. بۆیە لەوە چێ نەڵێم پێویستکە بڕێ ڕووسی و سینی فێربی، بەڵام ئینگلیزی بزانی بەس ئینگلیزیش ڕزگارێ ناکە، بە ئەو بزانە بەس ئینگلیزی بەس عەرەبی ڕزگارێ ناکە، کوردیەکە و باشکی بەمەش ڕزگارێ ناکە. ئەبێ بچی زمانێکی کەش فێر بێت، بەڵام بە زیرەکانە، بە استراتیژی خۆی، بە حەز، بە هیوایەت خەریکی فێربوونە بی، باری دەرونیشت باشە بێ، یادگەشت باشە بێ، مێشکیشت باشترە بێ، بە ڕێگای خەڵەتیش فێرەبی دوای ماوەیەک سار دەبیت و وازێ.